بە هەواڵ و چالاکیەکانی بەشێک لە هونەرمەندانی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان دەست پێکەم پێشانگای بەهرە ڕەنگینەکان لە ئێستادا لە شاری سلێمانی بۆ گەنجان و لاوان کرایەوە. بێگومان ساڵانە ئەم جۆرە پێشانگایانە لە شاری سلێمانی و بە تایبەتیش بۆ بەهرە دەستڕەنگینەکان یاخود بۆ ئەو کەسانی کە زیاد لە بەهرەیەکیان هەیە و ئەتوانن لە بوارەکانی شێوەکاری بە تایبەتیش با بڵێن بەرهەمیان هەبێت ساڵانە پێشانگای شێوەکاریان بۆ کرێتەوە و لە ڕۆژی 21 ئەم مانگە لە گەلەری مۆزەخانە لە شاری سلێمانی پێشانگای بەهرە ڕەنگینەکان بۆ ژمارەیەک بەهرەمەند کرایەوە. ڕۆژی 26 ئەم مانگە لە گەلەری مۆزەخانەی سلێمانی بەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی پێشانگای بەهرە ڕەنگینەکانی بۆ گەنجان و لاوانی بەهرەمەند کردەوە کە هەریەک لەو بەهرەمەندانە بە سەلیقە و توانای خۆی و بە ستایلە جیاواز تواناکانی لە نێو کارە هونەریەکانیدا خست بۆ ڕوو. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی بە باشمانزانی کە پێشانگایەکی شێوەکاری بکەینەوە وەک دەڵێ تێکەڵ بێ ئەو بەشداربوانەی کە بەشداری دەکەن سەرەتایە بێن لە کاری هونەریە و هەرواشە پێشانگاکە تایەتی بەشداربووی تایە کە کارەکانی زۆر باشە زۆر ئەکادیمیە تەجروبەی چەند ساڵەی هەیە و تیاشێتی سەرەتایەتی لە بواری کاری هونەری شێوەکاریە. ئێمە پێوان باش بوو کە ئەمانە پێکەوە لە پێشانگایەکە کۆ بکەینەوە بە ئامانجی ئەوەی کە ببنە هاندەر و پشتیوانی یەکتری سوود لە بەهرەکانی یەکتری وەربگرن. لەم پێشانگایەدا نزیکەی سەر و 20 کەس 21 کەس تیا بەشدارە بە 46 تابلۆکان تایەتی بەشداربوو هەیە بە 2 تابلۆ بەشداری کردووە هەیە بە 3 تابلۆ بەشداری کردووە. تەمەنەکانیشان جیاوازە لە 10 ساڵ کە بچووکترین بەشداربووە بەشداری کردووە تاوەکو سەر و 30 ساڵ. وەک ئاماژەم پێدا ئامانجی ئێمە ئەوە بوو کە بەشێک لەم بەشداربووانە کە سەرەتایانە لە زۆرێک لە پێشانگاکانی تر کە دەکرێتەوە ڕێیان پێ نەئەدرا بەشداری بکەن لەبەر ئەوەی کارەکانیان کاری سەرەتایی بوون. ئێمە بە باشمانزانی کە ئەم بەشداربووە سەرەتاییانە ئەم هونەرمەندە بارەمەندە سەرەتاییانە لەگەڵ ئەوانەی تراپێکەوە پێشانگایەکیان بۆ بکەینەوە بە ئامانجیەوەی کە وەک ئاماژەم پێدا سوود لە تواناکانی یەکتری وەربگرن و ئەوانش کە کارەکانیان سەرەتاییە لە داهاتووە پەرە بە تواناکانیان بدەن بەو هیوای کە ببنە هونەرمەند و بەهرەمەندێکی سەرکەوتوو. بێن سەرچاو من لە سلێمانیەوە بەشداریم کردووە بە 3 تابلۆ بەشداریم کردو و تابلۆکانیشم زیاتر وێنەی سروشتە زۆر گرنگە بەڕێی من ئەو پێشانگایانە بکرێتەوە هەم بۆ دەرخستنی کارەکان هەم بۆ ئەوەی کە ببێ بە تەشجیعێک بۆ ئەوانەی کە ئەو بەهرەیان هەیە بتوانن زیاتر بەرەو پێش بیبن. لە شاری سەیسایقەوە گەنجێکی شاری سەیسایق خۆشحاڵم کە بەشداریم کردووە لە پێشانگایەکەوە لە شارە جوانەکەی سلێمانیە. ڕاستی تابلۆکانی من زیاتر بە دەزوو بزمارە لەسەر تەختە زەحمەتێکی زۆرترە لە چاو تابلۆکانی کات چونکە کاتێکی زیاترێت دووردەکارێکی زیاترێت هەنێ تابلۆشێ تقریبا 20 ڕۆژی پێچێت بە ماندووبوونێکی زۆر بە کاتێکی زۆر و بە تااقەتێکی زۆر بەڕاستی زۆر گرنگە چونکە گەنجانێکی زۆر هەیە هەنێش لە مێشکیانەیە هەنێ شتی جوان لە مێشکیانەیە کە هیچ شوێنێک نییە کە بتوانن ئەو شتە جوانانی مێشکیان بخەنە بەرچاوی خەڵکی و بینەر. بەڕاستی شتێکی ئاوا هەبێت لە هەموو شارەکانی جوکرێتەوە بەڕاستی شتێکی زۆر باشە. ئێستانی لە شارەکەی منە ساڵ بە ساڵ پێشەنگایەک ناکرێتەوە. من ئەو وێنە جوان ئەوە نەنا دروستەکەم عنی شوێنێک نییە کە تایە عرزکەم خەڵک بیبینێت مەژوم بەڕێگەی ئەکاونت و فەیسبوک ئەمانە زیاتر بیخەم بەرچاوی خەڵکی ئاوا ساڵانە چەند پێشەنگای بکرێتەوە لە شارەکان بتوانی بەشدار بی و کاتت هەم وڵات پێشەکەوی هەم شارەکە و پێشەکەوی هەم ئەبێتەوەی پێشکەوتنیەک بۆ وڵاتەکەشێت.